درێژەی بەڕێوەچوونی یاریەکانیان لە پلەدۆکانی کوردستان و لەگەڕی پەنجەم یاریەکانیانی بازیان لە سەر یاریگای خۆی بامەندەبوونیان دەرێکی زۆر میوانداریانی بابا گورگوڕی شاری کەرکووکی کرد لە سەرەتای تایمی یەکەم و یاریەکەدا هەردوویانە بێرژبردن دەستیان پێکرد و چەندین هەلی گۆڵکردنیان لە دەستدا دوای چەندینێشی پێچانەش لەو تایمە هیچ گۆڵێک تۆمار نەکراو تایمی یەکەم با بێ گۆڵ با کۆتا تایمی دوم یاریەکەش بامانشەوی تایمی یەکەم یاریەکە بێزی بەخۆبینی و تا ڕادێگیانی بازیان باشتر دەرکەوت دوای چەندینێشی پێچەوانە بازیان توانی لە ڕێگەی یاریزان شاڵا عەباس لە خولەکی 54 یاریەکە بە لەدانێکی جوان تۆڕی گۆڵیانی بابا گورگوڕ بەژێنێت و گۆڵی یەکەم و سەرکەوتنی بازیان تۆمار کرد دوای تۆمارکردنی و گۆڵە یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆبینی و بازیان توانی لە خولەکی هێشتا یاریەکە گۆڵی دوم لە ڕێگەی یاریزان هەواڵ کەریم تۆمار کرد بەڵام لەلایەن یاریدەری نابژیانەوە گۆڵەکە ژمار نەکرا بە بیانی ئۆفسایدەوە هەر بۆ یاریەکە هەر بەو تاکە گۆڵە بە سوودی یانی بازیان با کۆتا هات و بازیان توانی لەسەر حسابی بابا گورگوڕ چوارەمبردنەوە لە خولەکە تۆمار بکات هەروەها پێشتریش خۆی گیاندبوو بە قۆناغی داهاتووی خولیان لە پلەدۆکانی کوردستان بابا گورگوڕیش ماڵاوەیی لە خولی پلەدۆکانی ئەمساڵ کرد. ئاستی یاریەکە زۆر یارێکی بەهێز بوو لە هەردوولا بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگ بوو ئەبووە لە یاریەکە ئێمە بمان بردایەتەوە لەولاش خوڕماڵ بە بەختیاری بدۆڕایە تەنها ئەوەمە لە ڕێگامان بوو بەڵام تر دیارە قسمەتمان وا بووە ئەمڕۆ ئێمە دۆڕاین یاریەکە 1-0 لە ئەنجامی یاریەکە 1-0 تەواو لە بەرژۆندی بازیان لەولا ژوا دیارە خوڕماڵ بردێتەوە بەس ئەوەی کە پێمان گەیوە بەداخەوە ئەگەرە هەواڵە ڕاست بێت کە یاری خوڕماڵ و بەختیاری ڕاهێنەری بەختیاری نەهاتووە لەگە سێ یاریزان لەگە خۆی نەیهاوردووە ئەمە خۆی لە خۆیەوە گومان لای ئێمە دروستەکە کە ئەو یاری فرۆشرا بێ هیوادارین ئەم شتە ڕاست نەبێت و داوا لە یەکێتی تۆپی کوردستان شەکەین بە دوادۆچوونە بۆ ئەم بابەتە بکەن. ئەم بردنەوە زۆر گرنگ بوو بەلای ئێمە چوارەم یاریمانە بیبینەوە 12 خاڵمانەیە تیپەکەمان تیپێکی باش و تۆکمەیە و فەریقی بەرامبەرشمانە بۆ یاری کرد بابا گورگوڕ هەر تیپێکی زۆر باش بوو بەڵام ئێمە جێم یەکەم ڕاستی یازانەکان مۆفەق نەبوو توانیمان لە جێمی دووەمە وا لە یاریزانەکان بگەین چەند بەدیلێک بکەین گۆڕانکاری بکەین بتوانین 1-0 لە تیپی بەرامبەر بینەوە وڵای زۆر گرنگ بوو لەبەرەوەی کە تۆ بە بەتەڵ مەجموعە بڕۆی لە دووەمی مەجموعادەی وابزانبەر بەردەڕەش کەوتوین